ئامۆژگاریمانەوەی کە هەر کەسێک توانی ژن بێنێ نەیخاتە سبەی. ئافرەتانی بەڕێزیش پێویستە ڕازی بن بەوەی کە بارودۆخەکان لەبەر چاو بگرن. تۆ بۆچی داوای ئاڵتونی زۆرەکەی لە پیاوێک کە بەڕێزەوە هاتووە داوای کردویت و وە گونجاویشە بۆ ژیانت، خاصەتەن کە دیندار بوو بۆ ڕەفزیەکەی تۆ لەبەر خاتری تۆزە ئاڵتونی زیادە ئەوە پێێتەوە بوو هەموو ساڵێکە بە هەرزەکاتی بدەیت. ئەوە پێێتەوە نەبوو و خۆشەویستی ئەم پیاوەت ئەوەندە لە دڵ و دەروون نابوو هی تۆش چوە دڵ و دەرونی ئەو یەک پێکەوە ژیان وەکو دوو دەستکە بۆ یەکتر سڵحاون. ئەمە باشتر نیە توخوارەوە هەموو هەڵتونەکە پێێتەوە یا لە سندوقەکە داناوە لە ترسی دزەکان ناوێری لە کوێی دانی کامیان باشترە. لە داخوازیەکانی خۆتان کەم بکەنەوە ڕەحمەتی خواتان لێبێ ئافرەتانی مسلمانی محەجەبە. لە داخوازیەکانتان کەم بکەنەوە بۆی شوو بکەن مناڵی خۆتان ببینن زڕێتی خۆتان ببینن. تۆ کە چاو لێ ئافرەتێک لە تەمەنی توایە شووی کردو سکی هەیە و مناڵێکیشی بەدەستەوەی ڕای کێشێ چەند ئاهل لە دڵەوە دێڵی خۆزگە من بوومە خۆزگە کە ئەخوازی هەموو ژنێکیش تەمەن وا خۆزگە خۆز شوی خۆت بکە محتەرەمانە ئەم داخوازیانە قورس مەکەن. ئەوە تەبان قسەم بۆ ئەم خوشکە بە ڕێزانەیە چکە ئەگەر ئەو خوشکانە خۆیان ڕازی بن تەحملی زەختی کە سوکاری ژەکەن ئەی بۆ کچی فلان کەس چیلۆی ئاڵتونیان بۆ کرد کەیفی خۆیان ویان کرد ماڵیان ناودان بێ و پیرۆزیان بێ من نامێ بە ئاڵتون جوان ببم تۆوا بڵێ منەمێ بە دینەکەم هێناوم و بە دینەکەشم جوانە بم و لە ئافرەتی سەحابە بە ڕێستریش نیم و کەشوی کردو بەوان پیاوێکی مسلمان هاتۆتە داخوازی وتەوە ڕازیم پێ و ئیماندار و مسلمان وتەوە. ئەم بیدعێژ واز لێبێنن لە کوردستان بە تایبەتی لە سلەیمانی وەڵام مارەیەکەی زۆرکەن بۆی نەتوانێت تەلاقیدا کورە هەزار حادیسەی وامان بینی. ئەجا پیاوی کورد کە لە ڕقە کە ویستی تەلاقتدا بەخوا 4 کیلۆت ئاڵتون بۆ کردبێ بە مؤخرە تەلاقت هەرەدا ئەجا چی نەدادگا دەی کاکە بە قوربان تۆ تەلاقتدا وەڵاو قازیە فەرمێ کاکە بێ مانگی $50 بە ببڕیتەوە لە باش مانگە 2 مانگەیدا ڕوحی دەرەهێنە تاییدا ئەجا ویتری ناداتی جا تۆ حساب کە ئەمە بە ملیۆن لە سەریەتی $100,000 لەسەر بێ ئەمە زڕێتیشی لە ژنێکی تر پیاکە و ژن دێنن هێشتا پارەی خۆ ئەو ژنەی نەداوت کەی ئەداتەوە تەلاق وەرگری هەر تۆ زەرمەندی تەلاق وەرنەگری هەر تۆ زەرمەندی تۆ لەگەڵ ژیانەکەی بە سڵح و مەتاڵی بتکەم کەرەوە.